تایبەت بە یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان دەمەوێت بە دوواداچوونێ بکەم بە تایبەتی لە ڕووی دروستکردن و کوالەتی باڵەخانە بەرزەکانەوە، چونکە هەر کاتێک باسی کارەساتێکی سروشتی وەکو بوومەلەرزە دەکرێت ترس و دڵەڕاوکێ دەکەوێتە دڵی هاوڵاتیانەوە بەوەی کە باڵەخانەکان لە ڕووی کوالەتیەوە دەبێت چۆن دروست کرابێت. ئەگەر بە داتایەکی دروست پێتان بڵێم یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان زیاترە لە 205,000 یەکەی نیشتەجێبوون کە ئەوانش خانوو و شوقە و ڤێلا لە خۆ دەگرێت. کۆی سەرمایی وەبەرهێنان و یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان زیاترە لە 18 ملیار دۆلار و نیو. ئەم سێکتەرە 128.5 کۆی سەرمایی وەبەرهێنان پێک دێنێ لە هەرێمی کوردستان. مەبەستی منە کەسانی شارەزا و پسپۆر لە هەمان کاتدا لایانی پەیوەندیدار بدوێنم بزانم ئەو ڕێکارانە چییە کە لە دروستکردنی باڵەخانەیەکی نوێەوە دەگیرێتە بەر. لە هەمان کاتدا کەسانی شارەزا و پسپۆر چی دەڵێن لەو بارەیەوە؟ ئایا باڵەخانەکانی یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان لە ژێر مەترسیدان؟ لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. مەرجەکانی پێدانی مۆڵەت بە پرۆژەکانی وەبەرهێنان، وەرگرتنی ڕەزامەندی لایەنی پەیوەندیدار، سایت پلان بۆ پێکهێنانی پرۆژەکە، بەکارهێنانی کەرەستەی بە کوالێتی، ڕەچاوکردنی سیستەمی ئاگرکوژێنەوە، تەواوکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان وەک ئاو و ئاوەڕۆ و ڕێگاوبان. دەبێت پرۆژەکە بە ڕێژەی لە 130 تا 135 سەوزایی بێت، دابینکردنی شوێنی پێویست بۆ قوتابخانە و بنکەی تەندروستی. بوومەلەرزە بە لەرزینی کتوپڕی دەریا بنزەوی یان سەرزەوی دەڵێن کە لە چینی دەرەوەی زەوی ڕوودەدات. زۆرینەی ڕووداوەکانی بوومەلەرزەکان لە سەرە خۆن و لاوازن، بۆیە لای مرۆڤەکان بە مەترسیەکی مەزن داناندرێت. بەڵام هەندێک لە بوومەلەرزەکان دەگەنە و ڕادەیەی کە زەرەر و زیانێکی مەزن بە مرۆڤ و ماڵ و دەستگاکانیان بگەێنن. لەم تاقیگەیەی زانکۆی سەلاحەدین پسپۆڕێکی ئەکادیمی باز لە شێوازی پشکنینی کەرستەی یەکەکانی نیشتەجێبوونمان بۆ دەکات. دکتۆر، هاوڵاتیان ئەوانەی بە تایبەتی لە یەکەکانی نیشتەجێبوونە دادەنیشن ترسیوان لێ دەڵن باڵەخانەکانمان دەڕوخێن، شیشەکە کوالەتی باش نییە، بلۆکەکە باش نییە، ئەو پشکنینانەی دەکرێت دڵنیایکی تەواو نادەن. ئێوە کەسانی شارەزان چی دەڵێن لەم بارەیەوە؟ ئەو کارانە طبعا لە ژێر کۆنتڕۆڵەکی زۆر بەقوتدایە لەلایەن حکوومەتی کوردستان ژمارە یەک. طبعا حکوومەتی کوردستانیش پێ کاتی لە مەجموعە شتێکی یەک مختبەری مرکزی ها بەگشتی سنترال و دووش زانکۆیەکان ئێرە دەگریتەوە، پۆلیتەکنیکی دەگریتەوە، زانکۆیت کەشێک کە مختبەراتی هەیە. لە بیدایەتەوەش ئەو مختبەراتانە بەکاردێ و دوایش بەکاردێ. بیدایەت کووە؟ بیدایەتی هەر بینایەک کۆنتڕۆڵکردنی مختبەرەکان لە چێ بەکاردێتن لە بۆ تێستکردنی خۆڵەکان هەتا بزانن بەرگری خۆڵەکەی ئایا ئەو بینایان هەڵدەگری یان نا. ئەو داتانە چێ دەیبا؟ دیزاینەرەکە دەیبا و دیزاین پێ دەکا. کە دیزاین هاتە دەستت دەبی تەنفیز کرێ. بەڵام ئەو تەنفیزە بە چ کەرەستەکی دروست دەکرێت؟ دیزاینەر گوتیتی ئەمن ئەوها دەمەوێتن تەواو. بەڵام چێ ئەوەی دەکاتە کۆنتڕۆڵ؟ چێ ئەو حەکەماتیە دەکا مابینی بینایەکەی صاحب بینایەکەی و مابینی ئەو کەسێک کە کۆنکریتەکەی دەدا یان کەرەستەکەی دەداتێ مختبەرەکانە. ئێستا لە بەرامبەر ئەنگۆلە و مختبەرە گەورەیە ئێستا لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی ئەندازیاری دەتانم بڵێم لە نیوەی عێراق بەرەو سەرێ کامل باشترین مختبەر تاقیگەی دانیشتینەنگۆ ئێستا کە دەوروبەرتان دەبین. بەڵێ کۆمەڵێک ئەدەواتی کەرەستەی بیناسازی لە بەردەمی ئێمەیە. ئەگە بەڕێستان بۆ نمونە بە تایبەتی ئەم چیمەنتۆیە کە پێشەوە پشکنینی بۆ دەکرێت بەڕێستان دەڵێن تەوا مختبەرێکی باشمان هەیە، ئەم پشکنیانە چۆن دەکرێت بۆ هاوڵاتیان؟ ئەوە یەکێکە لە کەرەستەکانی با بڵێن هەویری بینایەکەیە، با بڵێم هەویری بینایەکەیە باوا قسەی بکەین. ئەو کۆنکریتەکێک کە سەقفمانی پێ دروست دەکا، دینگەکانمان پێ دروست دەکا و بنمێت یعنی ئەساسەکەی بینایەکانمان پێ دروست دەکا. ئەوە کە دێتە لامان بە دوو ستێپ دێتە لامان، یعنی بە ستێپێک دێتە لامان پێ کاتێ لە شش پاڵۆ دێتن. سێیان پێشوەخت فەحز دەکەین کە دەکا 7 ڕۆژی. ئەگەر ئیشکالە ڕوو بدا پێشوەخت خەبەر دەدەینە ئۆنەرەکەی، یعنی صاحب ماڵەکەی دەڵێن ئاگادار بە ئیشی زیاتر مەکە ڕایگرە، یعنی ئەو زۆ میمۆنیە، یعنی ئەتو بە 7 ڕۆژی ئەتو خەبەر بدەیەوە صاحب ماڵی پێی بڵێ ئیشت باش ناڕوە، چیمەنتۆکەت خراپاتیە، دەبی چ بکەین؟ چا دەکاتەوە. جاری دووەمیش بە 28 ڕۆژی
دەبی ئەو قووەتەی بدا کە دیزاینەر ویستیتی ئەوە بەس ئەو هەویرەیەکە بەرامبەر جەنابتان. ئەم چیمەنتۆ و ئەم شیشانەی کە پشکنینتان بۆ کردووە لەم تاقیگەیە هەبووە ڕەفزی بکەن هەبووە خاوەنی وەبەرهێنەرەکە ئاگدار بکەن کە بڵێن ئەمە بە کەڵک نایە دەبێ بیگۆڕی قووەتەکەی کەمترە؟ بزانە لە بۆ ئەو مەسلەی بیزات سێ لایەن هەیە بابیان ناسین سێ لایەنی گرنگ هەیە لایەنێک صاحب ماڵە ئەو صاحب ماڵە یان کابراکی تایبەتە یا حکوومەتە لایەنی دووەم مقاولە کە چێ دێ لۆ حکوومەتی یان لە بۆ صاحب ماڵەکەی دروست دەکا لایەنی سێم چینە ئەمەینە حەکەمین ئەمە لایەنی سێنین ئەمە لە سەرمەیە پێیان بڵێن دەرنەچووە کووە لە سەرمێ بڵێن ئەوە لە تێز دەرنەچوو ئەو تێست ئەنگۆ دەتەوێت دەرنەچووە هەبووە دەرنەچێت طبعاً بینا لە سەری ڕاوەستایە ڕوخایە لابردرایە بە تەواوی یانیش ئەگەر لا نەبردرا گەیشتە حالەتە کە ناتان لا ببەی لاتان ببەی پێی دەڵێن سترێنگثنینگ یان تەقویە چییە پێی دەڵێن جاکێتینگ کو چاکەتە چێ بەردەکەن چاکێتینگ کۆڵۆمەکەی دێن وەچی چاکەتە چی شتە چکەی لە دەوروبەری دەدەین ئەوە یان تەغلیفە چکە ئاسن و چیمەنتۆیە پێی دەڵێن کۆنکریت سترێنگثنینگ یان ئەوەیە بە هەندێک مادە هەیە پێی دەڵێن کاربۆن قوماشە دەست قوماشە بەس دە قووەتی وەی هەیە بۆی تەقویە دەکرێت دەڵێن کاکە بەردەوام بە بۆ ئەم دۆخی ئێستا چی بکرێ باشە بە تایبەتی بۆ نمونە پێگەێنانی لیژنە لایەن وەزارەتی ئاوداکردنەوە و نیشتەجێکردن دەستەی وەبەرهێنان خودی ئەنجومەنی وەزیرانی ژانی ئەمە خۆ ئامادەکاری وەکو بەڕێستانەڵی هەتا ئێمە بەسەرمانانەیەت زیاتر ینی بە خۆمان ناکەوینەوە چی بکرێ باشە بۆ ئێستا ئەو خاڵە زۆر گرینگە حەزیشم لێ خەڵبنی خەتڕا بچێشتێ زۆر گرینگە باڵەخانە پێش دەست پێ بکە دەبی چێکی دووەم بکرێ کووە ئەو خاڵە دەمەوێ بەڕاستی لەلایەن هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن شارەوانی پێش دەست پێ بکە ئێستا ئەو هەلیاتی دەکاتە مەجموع قاتێک دروست دەکرێ ئەو دەستەکەن دەڵێن چێکی دووەم بکەنەوە هەتا بزانین ئەوە ڕقم یەک ڕقم دوو زۆر گرینگە دینگە هەیە لە ژێرزەوی پێی دەڵێن پایڵ پێی دەڵێن ڕەکیزە ئەوانە دەبی مەجبور بکرێ بینایەکان کلمات قەیب بوومە لەرزەینە دەبین ئەوانە دەبی تێست کرێ دەبی مەجبوری کەی صاحب ماڵی ئەوانە مهمان یەک چێکی دووەم دەبی بکرێتەوە پێش دەست پێ بکە پێش خۆڵەکە لابەردرێت سێکتەرەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان ژمارەی یەکەکان 205,000 ڤێلا خان و شوقا پرۆژەکان 197 پرۆژە ڕوبەری زەوی 30,000 دۆنم سەرمایە 18.6 میلیارد دلار زۆرینەی یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان لەلایەن وەبەرهێنەری ناوخۆیی ئەنجام دەدرێت سەبارەت بە کوالێتی شێوازی دروستکردنی یەکەکان لە هەمان کاتدا دڵنیابوون لە کارەکانیان وەبەرهێنەرە ناوخۆیەکان دەدوێنین سەبارەت بەو بابەتە وەکو وەبەرهێنەرێکی ناوخۆی کە پرۆژەی نیشتەجێبوونتان هەیە لە هەرێمی کوردستان سەرەتای پرۆژەکان کە دروستان کرد چۆنە پشتان بە چ پێوەرێک باست ینی پەیڕەوی ستانداردەکانتان کرد ئەوەی کە لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکانەوە دانرێت لە هەموو پرۆژەکان بیداتی کە دەست پێ دەکەین تەبان سایت پلان و تەسامی ماوانە تەقدیم دەکەی لانی پەیوەنددار دەکەیت دوای ئەوەی کە لەلایەنە پەیوەنددارەکانەوە پەسەندی دەکرێت تەزدیق دەکرێت اینجا دەست بە کار دەبین لە پرۆژەکان لە دەست بە کاربوونمان سەرەتا بە گوێرەی ئەو سایت پلانەی کە پەسەند کراوە پرۆژەکە دەست پێ دەکەین و ئەو سایت پلانانەش لە هەموو لەو مەکتەبانە نووسینگانە استشاریانەی کە تایبەتن بە دروستکردنی تەسامی ماوانە لە بواری شادە و ئەوانە شادەی بەرزیان هەیە وەکو مەهەندسەکانی دکتۆران هەیە لە بواری هەندسەی مەدەنی هەندسەی معماری هەندسەی میکانیکی هەندسەی کارەبایی ئێمە پرۆژەکان هەمویان بەو شێوە بە پێ ستانداردی هەندسی جیهانی دەست پێ دەکەین و بە پێ ستانداردیش تەواوی دەکەین ئەوەی کە زۆر باز دەکرێت ئەم ماوەی کە هەفتەی ڕابردووە بوومە لەرزەی لە باکوور و ڕۆژاوای کوردستان ڕوویدا باسی بناغەکە دەکەن باسی پایڵ دەکەن لە بناغەکە مەسەڵەن ئێوە تا چەند ئەمانەتان پەیڕەو کردووە پایڵتان لە بناغەی پرۆژەکاندا داناوە بە تاکید یعنی لە هەر پرۆژێک ئەساسەکەی گرنگە لە بناغەکەی کە بە بناغەیەکی توکمە جێبەجێت کرد و لەسەر ئەو بناغەیە ئەوادانت کرد ئەوە هیچ شتێکی ئینشەڵڵا تەئسیری لێ ناکە ئێمە طبعاً لە پرۆژەکانی خۆمان هەموو بە وەک گوتم
هەموو ئەو سیستەمەی پایی لەوانە بەکار هاتووە بەپێ ئەو دیزاینەی کە پەسەند کراوە لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە دەستەی وەبەرهێنان و بەڕێوەتی گشتی وەبەرهێنان و لەلایەن هەموو لایەنە پەیوەنددارەکانەوە کە پەسەند کراوە بەو شێوە ئیشەکەمان کردووە و الحەمدولە ئیشەکەشمان تەواو کردووە لەو بوومە لەرزانشکە ڕوویاندا سپاس بخواتەوە ئێستا هیچ کێشەیەکمان نەبووە لە پرۆژەکان چکەمە دوای هەموو بوومە لەرزەکان لیژنەیەکی بەدوڵەچوونمان تشکیل کردووە و بەدوڵەچوونیان کردێ لەناو پرۆژەکاندا سپاس بخوا هیچ کێشەیەک ڕووی نەدابوو هەتا دەرزێکیشمان نەبووە لە هیچ شوقەیەکیان لە هیچ بینایەکیان لە هیچ دیوارێک شتێک. سەبارەت بە چاودێریکردنی پرۆژەکانیش دڵنیابوون لە شێوازی بەکارهێنانی کەرەستەی بیناسازی و جێبەجێکردنی ڕێنماییەکان دەستەی وەبەرهێنان ئێستا لە ڕێگەی لێژنەی تایبەتەوە بە بەردەوام چاودێری سەرجەم پرۆژەکان دەکات. قات و سنار وەکو دەستەی وەبەرهێنان پێدان یاخود ڕێگا پێدان بە پرۆژەکانی یەکەکانی نیشتەجێبوون چۆنە مەرجە سەرەکیەکانی ئێوە چییە؟ پاش ئەوەی دیراسە دەکرێتن و فۆرمی تایبەتی بەم پرۆژەیە بە سەرمایە بە جەدوای اقتصادی پڕ دەکرێتەوە بەرز دەکرێتەوە بۆ دەستەی وەبەرهێنان لەوێ شەو پاش ئەوەی کە دەچێتە لای بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان تەحویلی بەشی هەڵسەنگاندن دەکا ئێمەش لە بەشی هەڵسەنگاندن دیراسی بۆ دەکەین و هەڵسەنگاندنێکی تەواوەتی بۆ پرۆژەکە دەکەین لە ڕووی ڕوبەری پرۆژەکە لە ڕووی پێکهاتەی لە ڕووی ئەگەر ئایا پرۆژەیەکی نیشتە جێبوونە پرۆژەیەکی بازرگانیە گەشتیاریە زۆری پرۆژەکە یەکلایی دەکەینەوە لەگەڵ دیراسەکردنی بڕی ئەو سەرمایە کە تەحدیدی کردووە بۆ پرۆژەکە دایناوە دەبێ بگونجێ لەگەڵ ڕوبەری زەویەکە لە هەمان کاتدا پێویستی بە جەدوای اقتصادیە کە یەکێکە لە بەراییە هەرە مهمەکان کە ئێمە گرنگێکی تایبەتی پێدەدەین تاوەکو بزانین لەلایەنی ئابووریەوە ئەو پرۆژە چەند گرنگە بۆ ئەوەی جێبەجێ بکرێتن بەشێکی زۆر لە هاوڵاتیان لەو یەکانە نیشتە جێبوون هیچ مەترسێکیان لەسەر بۆ ڕوودانی هەر کارەساتێکی بوومە لەرزە و ڕوودانی کارەساتی بوومە لەرزە بەعام لە هەرێمی کوردستان تەئمینە بوومە لەرزە زۆر کاریگەری نییە لەسەر هەرێمی کوردستان ڕوودەدا بەڵام بە کەمی هەستی پێدەکرێت بەڵام نابێتە هۆی ئینشاءالله پەنا بەخوا نابێتە هۆی کارەساتێکی دڵتەزێنی لەوانەیە کە لە باکوور و لە ڕۆژئاوا ڕوویدا لەماوەی ئەم چەند ڕۆژەیە کە سەردانی ئەم پرۆژانەتان کردووە هیچ پرۆژەیەکە بۆ مەترسی لەسەر بێ؟ نەخێر بەعام پرۆژەی وامان نییە کە مەترسێکی زۆری لەسەر بکرێتن دەشتوانرێ لەمە دووە کۆمەڵێک ڕێنمایی هەیە وەکو وڵاتە پێشکەوتوەکان بتوانین لە فاوندیشنەوە حساباتی بۆ بکرێتن بەڕاستی فاوندیشنی هەموو باڵەخانەیەک یعنی ئەساسەکەی زۆر گرنگە ئەو خۆڵە یان ئەو شوێنێک کە پرۆژەکەی لەسەردا جێبەجێ دەکرێت بۆ باڵەخانە نیشتە جێبوون بی یان بۆ هەر باڵەخانەیەکی تربیتن خات و چنار ئەگەر ئەوە بە بەڕێستان بڵێم ئەگەر ئێستا مۆڵەتێکی پرۆژەی نیشتە جێبوون یاخود باڵەخانەیەکی بەرز بدرێ بەوە بەرهێنەرێ بە هەمان مەرجەکانی پێشوەی دەنێ یاخود گۆڕانکاری دەبێت تێدا نەخێر دڵنیامە گۆڕانکاری تێدا دەکەین زیاتر پابندی دەکەین بە کۆمەڵێک سیستەم جگە لەو سیستەمانی کە پێشتریش پابندمان دەکردن یعنی بەجددی ئێمە وەکو ئەندازیاران کە کارەساتێکی سروشتی ڕوودەدا جگە لەوانەیە کە بە ئەکادیمی خوێندومانە لە کولیا ڕۆژانە سێرج دەکەین لە سۆشیالەکان یعنی سێرچی دەکەین لە میدیا بزانین چ معلوماتێک وڵاتە پێشکەوتەکان چیان کردو تاوەکو ئەگەر کارەساتێکی سروشتیش ڕوو بداتن تەسیرینەکە یەکێک لەوانە حەز دەکەم کە زۆر ئاماژەی پێ بدەم سیستەمی ئاگادارکردنەوە هەبی چۆن سیستەمی ئاگادارکردنەوە هەیە کە کاتێک ئاگرێک بەردەکەوێتن لە ناو باڵەخانەیەک یان لە ناو پرۆژێک یان لەن ئێستا خۆشببختانە لە ناو خانووی هاوڵاتیان کە هاوڵاتێک خانوویەکی شخصی بۆ خۆی دروست دەکاتن کۆمەڵێک سیستەم و ڕێنمایی تێدا تەطبیق دەکاتن ئینشاءڵڵە ئێمەش لەمە دووە لە پرۆژەکان لە ناو هەموو پرۆژەکان نەک تەنها پرۆژەکان نیشتە جێبوون کۆمەڵێک ڕێنمایی و سیستەمی تر پابند دەکەین لەسەر وەبەرهێنەران و لەسەر بەڵێندەران لەگەڵ ڕوودانی بوومەلەرزە لە باکوور و ڕۆژاوای هەرێمی کوردستان ئێستا لە ناوەندە ئاکادیمیەکان بە تایبەتی زانکۆکان چەندین توێژینەوە و سیمیناری جیاواز لەسەر ئەو بابەتە پێشکەش دەکرێت
بە تایبەت کاریگەری و مەترسیەکانی بوومەلەرزە لە ئەگەری ڕوودانی لە هەرێمی کوردستان. لەو بوومەلەرزانەی کە پێشتر ڕیاندا ئەوەی ساڵی 2017 کە سنتەرەکەی ئەزگەلەر بوو نزیک دەربەندی خان و ئەوەی لە 6/2 ڕوویدا لە باکوور و ڕۆژاوای کوردستان تاسیری کەم و زۆر دەبی لەسەر باشووری کوردستان، بەڵام تاسیرەکەی زۆر کەمە لەبەر ئەوە تەبان جیۆلۆجیەکان لەمە باشتر دەزانن، دەڵێن خاڵە سنووریەکان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان لەگە باکوور لەگە ڕۆژاوە ئەوانە دەبنە باڵێن سنووری دوو پلێتن کە بەریەک دەکەون بۆ مەلەرزە گەورەکان لەوێ دروست دەبی. معناوە نییە کە هیچ کاریگەری نابی لەسەر هەرێمی کوردستان کاریگەری دەی، بەڵام کاریگەریەکەی بەو شێوە نیە کەمە. ئێستامە کێشەکمان هەیە لە هەرێمی کوردستان، هەندێک باڵەخانە لەلایەن کۆمپانیا تورکی دیزاین دەکرێت، کۆدی تورکی بەکاردێنن، هەندێکیان لە ناوەخۆ دیزاین دەکرێت لەوانێ کۆدی عراقییان کۆدی ئەمریکی، لەوانێ شەریکەی کە دێ کۆدی ئەوروپی. تەبان زۆر کۆتەیە، زۆری دەوڵەتەکان کۆدی خۆیان هەیە، بەڵام ئەوەی لە بۆمە لە هەمیان گونجاوتربی باشتربی کە پاکێجێکی تەواوە کۆدەکانی ئەمریکیە لە بۆ دیزایانی بوومەلەرزە ISCE بەکاردێ، IBC بەکاردێ، لە بۆ دیزایانی بیناکەی ICI بەکاردێ، لە بۆ تێستی مەوادەکان ISTM بەکاردێ. ئەمە پێشنیارمان وایە بە خۆشمان وەک ICI کوردستان چاپتەر کە هەفتەی داهاتوو ئینشاڵڵا لەگەر وەزارەتی ئاوەدانکردنەوە وەرکشۆپێکمان دەبی لەسەر ئەو بابەتەی جەختی ئەوە دەکەینەوە کە وەک ڕێنمایەک دەربچێ ئیدی هەر کەسە و کۆدەکی تایبەت بە وڵاتی جیاجیەکان بەکارنێنی، هەمووان یەک کۆدی بەکاربینین. بە جۆرەی کۆدی عراقی هەندێک ئامادەکاری و خەریتەکانی باشن، بەڵام هەندێکیان بەداخەوەی بینیمان کە لە 2017 ئەوە لە دەربەندی خان ڕوویدا لە کۆدی عراقی حسابی منتیقەی دەربەندیخانی وەک شاری هەولێر کردبوو کە لە واقعەکەش وا دەرنەچوو. لەبۆ ئێستا جێی نیگەرانیە کە کۆدی عراقی بەکاربێتن ئەگەر ئەبدێتێک نەکرێتەوە دووبارە پێداچنۆکی لە بۆ نەکرێت. ئەوەی تایبەت بێت بە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون کە لایەنێکی پەیوەندیدارن بەو بابەتە، ئێستا سەرقاڵی کۆمەڵەیەک ڕێکاری نوێن بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە کاتی هەر ڕوودانێکی سروشتی کەمترین زیانی هەبێت. سەبارەت بە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون هەندێک کات وەکو لایەنێکی حکومی و فەرمیەوە خۆتان پرۆژەی نیشتەجێبوونتان کردو بۆ کرێنشینان بۆ کۆمەڵەشتە، بەڵام ئەوەی کە بابەتێکی ڕۆژە ئێستا بابەتی بوومەلەرزەیە لە ڕووی کوالیتی باڵەخانەکانمانەوە، وەکو وەزارەت چۆن کارتان لەسەر ئەمە کردووە؟ هەر پرۆژەیەک نەبەسی وەزارەتە ئاوەدانکردنی، هەر پرۆژەیەکی حکومی بۆ بەرهێنانێک کە تێتە جێبەجێکردن پێشتر تاسمیمێک بوو دروستکردن، ئەو تاسمیمەش لای مصممی بە حسابات هەمێ حسابات بۆ تێنەکردن، حسابات زەلازل ئەکید بۆ تێتەکردن و دیفێ منطقە ما کات چه زۆندایە ئەکید ئەو مصمم سەروی زۆنێ سێپ ئاغلب سەروی زۆنی دیزاینێت خۆ تێتەکردن. کاکزانە مەسەلەن هەر دیزاین کیفایەتە یا کۆمەڵێ پرۆژە هەیە لە بناغەوە چاودێری ئەکیدمانە ئەو دیزاینەر ئەوێ دیزاینێت کرد بۆ پرۆژەی مەجموعەکە فەکتەرە هەنە ئەتیمادە سەرکێت هەر ناوعیەتە ئاخێ و ناوعیەتە بینایەتی چییە منشە بۆ چ کار دێتە ئەستعمالکردن ئەو ئەتیمادە سەروان هەمی خاڵات کرد مەجموعەکە فەکتەرات کرد. سەبارەت بە وەزارەت یانی ئێستا پێویستمان بە چاودێری زیاتر نییە، پێویستمان بە لیژنەی زیاتر نییە، ینی ئێوە باسی دیزاینت کرد، باسی ئەو ئامادەکاریانت کرد، بەڵام کۆمەڵە پرۆژەش هەیە کراون لەوانەیە هاوڵاتیانیش گلەی ئەویان هەبێت کە کوالیتی باش نییە بۆ لە مەودووە چ پرۆگرامێت هەر پرۆژەیەکی بێتە کرێنی حکومی لیژنایەک دێتە پێکیناش لای حکوومەتێ بۆ سەرپەرشتیکردنەوەی پرۆژەی سەرپەرشتیکردنێک و دیفوان مواسەفاتە و دیفوان ستاندەرا و وان ساڵ و خەتت ئەندازیاری ئەوێت ناف پرۆژە ناف دیزاینەدا هەین و ناف دەرخستەیدا هەین پێتویە ئەو لیژنەت سەدەوان تەفاسیلت پرۆژەی تەفاسیلت مواسەفاتە جێبەجێ بکات و متابعە بکات و نابێت ئەبەت ئیهمالت وی بابەتیدا بهێتەکردن. سەبارەت بۆ پرۆژانی نیشتەجێبوون کە خۆتان دروستان کردووە وەزارەتی ئاسیایی سەرپەرشتیتان کردووە چۆنە لە ڕووی کوالیتیەوە؟ ئەف پرۆژێ هاتینە ئەنجامدان بۆ نیشتەجێبوونێ کوونکەمە نە 1004 پرۆژە هەنە شقت
شقه نبو کم درآمد و افش نه 1004 شقه همین جاره هاتی نراوستاندن هر سال 2012 ورش بر غیران دارایی و نوکج راوسیان بداخه تا بودجه بو بیدا ترخان کردن اف پروژه دینه بردوام کردن شوی فتره و حتی نوکه چه پروژه یکن نشته جبونه یعنی آکنجیبونه نهاتینه دست بکردن تایبەت بە بوومە لەرزە و ئەوەی کە ڕوویدا لە باکوور و ڕۆژئاوای کوردستان ئێوەکو وەزارەتی ئاوادانکردنەوە یاین دوایین ئەو کارانەی کە دەیکەن سەبارەت بەو بابەتە چۆن ئەڵی هەرێمی کوردستانی نزیکە لە هێڵی بوومە لەرزەوە چۆن ئامادەکاری دەکەن هیچ شتێکتان بەدەستەوەیە پشتی هەفتیا چووی ئەف ڕوویدانە زلزالێ بەداخەوە با کۆرێ کوردستان و ڕۆژئاوا چێبووی بەداخەوە هزارەهان کەسە گیانی خۆش دەستدا و هزارەهان ئاوایی هات نەخراپکردن وەزیر ئاوادانکردنە بیرە هەندێک کرد وەرکشۆپێک بێتە ئامادەکردن هەفتیا بهێت ئەدگەل هەفکاریت گەل ICI چاپتەری کوردستانê ku têda dê mecmueka mamostayên zankoyê diktorê zankoyên Kurdistanê amade bin û çendîn babet dê têdayêne şirovekirin û dîrasetkirin û dê piştî ev workshop ev dumayî bê çend rastpar du rênmayê nîdeyêne derkirin bû. پرۆژەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون پارێزگای هەولێر 1356 یەکە پارێزگای سلێمانی 3876 یەکە پارێزگای دهۆک 2116 یەکە ئیدارەی سربەخۆی زاخۆ 324 یەکە ئیدارەی سربەخۆی سۆران 360 یەکە ئیدارەی گەرمیان 360 یەکە ئیدارەی ڕاپەڕین 420 یەکە پارێزگای هەڵەبجە 192 یەکە کۆی گشتی یەکەکان 9004 یەکە هەر لەم بەرنامەیە دەمانەوێت ڕۆڵی کۆمپانیاکانی خانوبەرە لە هەرێمی کوردستان بزانین سەبارەت بە بەرچاوڕوونیان بۆ هاوڵاتیان لە کاتی کڕینی یەکەکانی نیشتەجێبوون و شێوازی دڵنیابوونیان لە باشی و بەرزی کوالێتی ئەو یەکانە. تایبەت بە کۆمپانیەکانی خانوبەرەوەی کە پێدەوتێت عقارات لە هەرێمی کوردستان دەورێکی زۆر باشیان هەیە بەشێکی زۆر یەکەکانی نیشتەجێبوون لە ڕێگەی ئەوانەوە دەخرێتە بازاڕەوە دەفرۆشێت هەندێک جار دەوترێت عقاراتەکانیش ڕۆڵی خۆیان بە باشی نەگێڕاوە پرۆژەیەک زۆر باش نەبووە کوالەتی باش نەبووە لە ڕێی ڕێکلام و مارکێتینەوە زۆر بە باشی ناساندویانە لە کاتێک ئەمە بۆ ژیانکردنە هاوڵاتیان خێزانەکان دەستنان پرۆژانە ئێوەکو کۆمپانیا عقارات چیتان کردووە لەم بارەوە نێوە جیرانمان لە بیدایەتی پرۆژەکەوە هەر لە ناساندنی وەبەرهێنەری پرۆژەکە چونکە بەلای ئێمەوە زۆر گرنگە ئەوە بەرهێنەرێک کە پرۆژەکەی بەدەستە پرۆژەکە وەردەگرێت تا چەند خاوەن پێشینەی کاری هەیە لەو بوارەدا اینجا دواتر نێوەن جیرانمان لە ڕێگەی ستافی ئەندازیارانمانەوە سەیری هەموو ئەو سایت پلانانە و ئەو یەکە نیشتە جێبوونانە و تەسمیمەکان دەکەن و بۆچێ خەڵکانێک گونجاوە لەبەر ئەوەی ئەمە تەنها یەکە نیشتە جێبوونەکان نافرۆشی بەڵکو خەڵکانیش زۆر ڕاوێژ لە ئێمە وەردەگرن ئەو ڕاوێژانش تەنها ڕاوێژی کوالیتی نابن بەڵکو خێزان هەیە خاوەن 2 یان 3 منداڵە پێی باشە ئەمە پرۆژەک لە بۆی پێشنیار بکەین هەموو ئەوانە دەگەڕێتەوە سەر ئەو بەدواداچوونانەی کە نێوەنجیرانمان هەر لە بەر لە پرۆژەکەەوە تا ڕادەستبوونی پرۆژەکەش لە بۆ خەڵک بە دوواداچوون بەردەوام مەزدەر ئێوە تۆ دەڵێ ئێمە ئەزمونێکی چەند ساڵەمان هەیە لەم بوارە لە لای ئێوە کوالەتی چی ئەگەێنێت کوالەتی پرۆژە سەرەتا لە کەسایەتی وەبەرهێنەرەکەەوە بەندە دواتر وعی با بڵێن هۆشیاری جێبەجێکردنی ئەو ستاندەردانەی کە لەلایەن حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکانی تایبەت بە پرۆژەکانی وەبەرهێنان و نیشتەجێبوون دروست دەکرێت تا چەند ئەو هۆشیاری هەیە کە بە مەسئولیاتەوە بە بەرپرسیارەتەوە جێبەجێ بکە اینجا دواتر کە دێنە سەر پرۆژەکە سایت پلانی ئەو پرۆژەیە لەلایەنی هەندەسەکەیەوە و لەلایەنی مووقعەکەی خۆیەوە تا چەند ئەو ستاندەردە پەیڕەو دەکرێتن لە ناوی دواتر کە هاتیێنە قۆناغی بنیاتنان لایەنە ئەندازیاریەکە کە لە هەر لە بناغۆ فاونندیشنەوە دەست پێ دەکاتن تا دوایین بلۆک و دوایین ئەو شیشانی کە لە ناوی دادەندرێتن بە ستاندەردی خۆیەوە بنیاد بنرێتن بتوانن بە تەواوی جێبەجێ بکرن لەبەرەوەی حەدائق ئەو ڕێژەی سەوزایی کە کوالیتیی یەک لە ستانداردە هەرە بەرزەکانی کوالیتێکە خەڵکانێکی ئێستا زۆر بە دوایەوەن دواتر ئەو شوێنی یاریکردنی منداڵانە قوتابخانەیە دایەنگەیە هەموو ئەو
پێداویستی و کە کۆی دەکرێتەوە لە خزمەتگوزاری و ئاسانکاریەکان. سوودەکانی بەکارهێنانی پایل بۆ باڵاخانەکان بەکاردەهێنرێت بۆ ئەو باڵەخانە گەورانەی کە پێویستیان بە بناغی پتە هەیە، هێزێکی گەورەی ستونی هەیە، مەترسیەکانی بوومەلەرزە کەم دەکاتەوە، دەتوانرێت تا قوڵایی 50 مەتر بڕوات، زیان بە باڵەخانەکانی دەوروبەری ناگەێنێت، پێویستی بە هەڵکەندنی کەم هەیە، زیان بە پایەکانی باڵەخانەکان ناگەێنێت، دەتوانرێت درێژ بکرێتەوە تا دەگاتە خاڵی بەستن.